ئەندامێکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و لەسەر پرسی ڕێکەوتنی نێوان هەرێم و بەغداد دەڵێت هەنگاوەکان جددین لە پێناو بەرژەوەندی گشتی و خزمەتکردن. ئەم فاوەزاتەکان و دانووسانەکان لە نێوان هەردوو لا بەردەوامە و سەردانەکان چڕوپڕە و ئەوەی کە ئێمە معلوماتمان هەبێ تاوەکو ئێستا کە نەگەیشتونە هیچ نەتیجەیەک دیارە ئەوە پاشخانێکی هەیە کە بۆ کۆن دەگەڕێتەوە کە لە 2019 ئێمە اتفاقێکمان واژوو کردو لەگەڵ حکومەتی عراقی کە بەپێی ئەو اتفاقا دەبووایە بەرامبەر بە موچەی فەرمانبەران و شایستەدارەکانی هەرێمی کوردستان ئێمە ڕۆژانە 250,000 بەرمیل نەوت بنێرین بەڵام ئەوە بەهۆی ئەوەی کەوا دیارە کەموکوڕیەکان لە هەردوو لاوە بووە چ کەموکوڕی لە هەرێمی کوردستان و چ کەموکوڕی لە حکومەتی عراقی بووە. هاوکات یاساناسێکیش ئەوە دەخاتە ڕوو هەر هەنگایەک بۆ بەرژەوەندی گشتی بێت پێویستە چونکە بارودۆخەکەوا دەخوازێت هەنگاوەکان خێرا بن لە پێناو تێپەڕاندنی ئەم بارودۆخە. من ئەم ڕێکەوتنەوە ڕێکەوتنێکی دیکە کە حکومەتی هەرێمی کوردستان لەگەڵ حکومەتی ناوەند ئەنجامی بدات کارێکی باشە بەمەرجێ لە بەرژەوەندی خاک و گەل و نیشتیماندا بێ واتە لە بەرژەوەندی کۆمەڵانی خەڵکی کوردستان لە باشووری کوردستان بێت ئەمە کارێکی گرنگە بەڵام ئەمە دەرئەنجامی شکستی ڕاگەاندنی ئابووری سربەخۆیە بێگومان یەکێک لە هۆکارەکانی شکستی ئابووری سربەخۆ لە هەرێمی کوردستان گەڕانەوەی حکومەتی هەرێمی کوردستانم بۆ بەغا ئەم ڕێکەوتنە پێی ڕاگەیاندین کە ئەوانەی پێیان وابوو کە ڕاگەاندنی ئابووری سربەخۆ فریادڕەسە دڵنیاییەوە قسەکان ڕاست دەرنەچوو. وەفدی حکومەتی هەرێمی کوردستان لەگەڵ تەواوی لایەنەکان لە بەغداد دانیشتن و گفتوگۆ ئەنجام دەدەن ئەویش هەنگاوە بە ئاراستەی دۆزینەوەی دەرچەی نوێ و ڕزگاربوون لەم دۆخە. خۆشبەختانە ئاسۆیەکی ڕوون هەیە بۆ ئەوەی ئەم اتفاقیە بگاتە نەتیجە و ئەم اتفاقیە دیارە ئەم ساڵ 2020 لە لەگەڵ 2019 گۆڕانکاری زۆر بەسەردا هاتووە و حکومەتی عراقیش لە سەردەمی ئێستادا لەوانەیە مەتالیبی زیاتر بێ و ئەوەی کە ئێمە معلوماتمان هەبێ بە پێی ئەوەی کە وەفدی هەرێمی کوردستانمان بینیوە لەوێ حکومەتی عراقی جگە لە 250,000 بەرمیلەکە بەرامبەر بە ئەوە داوای شتی تر ئەکا داوای نیوەی داهاتی ناوخۆی هەرێمی کوردستان و بە دەواازە حدودیەکانەوە دەکا بۆ ئەوەی بتوانێ ئەو بڕەپارەیەمان بۆ بنێرێ و ئێمەش مقابلی ئەوە حکومەتی هەرێمی کوردستان و وەفدەکەی حکومەتی هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی جەنابی کاقوبات تاڵبانی ئەوە ئێستا لەوێن وە گفتوگۆیەکی بەردەوام هەیە. هەنگاوان بۆ ڕێکەوتن بە هەموو شێوەیە کارێکی باشە جێگمای دەستخۆشیە جێگەی دڵخۆشیە بەڵام وەکو پێشتریش ئاماژەم پێدا پێویستە ئەم ڕێکەوتنە لە بەرژەوەندی خاک و گەل و نیشتیمان بێت واتە بەرژەوەندی هاوڵاتیان بەرژەوەندی هاونیشتیمانیان لە باشووری کوردستان هۆکاری سەرەکی بێ بۆ گەیشتن بە هەر ڕێکەوتنێک لەگەڵ دەوڵەتی عێراق فدرال. بەڕای شارەزانی بواری سیاسی دەبێت کورد سیاسەتێکی ڕاست بەرجەستە بکات لە پێناو بەرژەوەندی گشتی و بە جۆرێک ڕێککەوتن و متمانی نێوان هەردوو لا بهێنرێتە ئاراوە. ئەحمەد ئیسماعیل گەلی کوردستان سلێمانی.